یاسای بودجێی عێراق زۆرترین مشتومڕی بەدوای خۆی داهێناوە. زۆرینەی فراکسیۆنە کوردەکان پەسەندی دەکەن و کەمینەش ڕەتی دەکاتەوە. لە نێوترین هەڵوێستیاندا فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە ئەنجومەنی نوێرانانی عێراق پەسەندکردنی بودجەی ساڵی 2017 عێراق جێگرەوەی ماف و داخوازەکانی خەڵکی کوردستانە لە یاساکەدا و بە گەورەترین دەستکەوت دادەنرێت کە تا ئێستا کورد لە بەغداد بەدەستی هێناوە. پرۆژەمان هەبوو هەواڵان پرۆژیان هەبوو بە یەکەوە بە نەتیجە پرۆژەیەکی هاوبەشمان هەبوو کە بوو بە پرۆژەی هەر چوار فراکسیۆنەکەی تر یەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرتو و دوای مشتومڕێکی زۆر لە ناو لیژنەی دارایی لەگەڵ لایەنەکان سەردانی قیادە سیاسیەکان بۆی پشتیوانی بۆ پەیاکەین کە ئەمە ئاسان نییە ئەمڕۆ لە ناو پەرلەمانی عێراقی بتوانین شتەکانی خۆت بە ئاسانی جێگیر بکەیت لەو کاتەیە کە ئەم ئەزمە گەورەیە هەیە و خۆپیشاندان هەیە و دەرگای خوێندنگاکان داخراوە یاسای بودجە دێتە پەرلەمانی عێراق. بەڕاستی ئێمە وامان ئەزانی و تەمەنامشمانە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی وەکو ئێمە خەمخۆر بێ. بەشێکی ئەم یاسایە پەیوەندە بەم قەیرانی کە لە هەرێمی کوردستان هەیە. لێرە ئێمە پرسیارەکەین ئایا ئەمە مەسئولیەتی حکوومەت نەبوو خۆی خەمی لێ بخوا نەک هەر ئێمە بەتەنیا؟ بەپێی یاسای پەسەندکراوی بودجەی ساڵی 2017 عێراق پێویستە هەرێمی کوردستان ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت ڕەوانەی حکوومەتی ناوەند بکات. لە بەرامبەرشدا حکوومەتی عێراق پابەند دەبێت بە ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان بەهێزەکانی پێشمەرگەشەوە. هەوڵ دەدەین بە هەموو ڕێگە و شێوازێکی مەدەنیانە و یاسایانە هەوڵ بدەین گوشار بخێنە سەر حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ئەم یاسایە جێبەجێ بکات. بەڵام ئەم یاسایە جێبەجێ نەکرێ پێویستە هەموو هێز و لایەنە سیاسەکان هەڵوێستی ڕۆن و ڕاشکاریان لە بەرژەوەندی خەڵک هەبێ و پێمان وایە پێویست بۆ دەکا هەموو هێز و لایەنە سیاسەکانی تر جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە چاوەڕێ ناکرێمە هەڵوێستێکی هەبێ لە بەرژەوەندی خەڵک بێ پێویستە هەمیان لەم حکوومەتە بکشێنەوە. بۆ تاوتێکردنی یاسای پەسەندکراوی بودجەی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بانگێشتی هەموو فراکسیۆنە کوردیەکان دەکات و بڕیارە ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەیەکی باڵا لە نێوان هەردوو لابەڕێوە بچێت. چاڕوان دەکرێت لە کۆبوونەوەکەدا حکوومەت و نوێنەرانی کورد لە بەغداد هەڵوێستی خۆیان سەبارەت بە یاساکە بخەنە ڕوو.